بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم آمين. خوشحاڵم کە لە حەڵقەیەکی تر لە بەرنامەکەتان توێشەی ڕوح بە خزمەتتان دەگەمەوە. خوازیارم خوای پەروەردگار تەبارەک وتەعالا و بەرنامەی بخاتە تەرازووی حەسەناتمان و تەرازووی حەسەناتمانی پێ قورسکە، عاقیبەت خێرمان بکە، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکە، بە موسڵمانی بمانژێنێ، بە موسڵمانی بمان برێنێ، بە موسڵمانی زیندیمان بکاتەوە ئینشاء الله تعالا. برا شیرنەکانی خۆم گەیشتینە خاڵێکی دیکە هەر لە بەرنامەکەمان لە مەسەلەی دنیا بەکەم سیرکردن دوای دێمە سەرێ مەبەستیە لە دنیا بەکەم سیرکردن، چونکە وا هەیە کە دەڵێ کاکە دنیا بەکەم بگرە وا تێدەگاتن کە ئەنەما ئەو دنیاە بە مانگ و ڕۆژ و ئەستێرە و کەشکەشان و شەو و ڕۆژ و هەرچی کە تێدایە هیچ حیساب و قیمەت و هیچ شتێکی نییە. عولەما کە ئەو قسەی دەکەنیانەوە ئەتانێک هاتوون مەبەستی چییە؟ بەس پێشەوە کە گوتمان پلەکانی زوهد ئەحمەد فەرید خوا پاداشی داتەوە پلەکانی زوهدی کردوونە سێ، بەڵام بە تەسەووری من هەر دوونە، چونکە دویان وەکو یەکن. پلەی یەکەمی دەرەجەی زوهد کە ئینسان دەڵێ فڵان کەس زاهیدە، دەرەجەی یەکەمەکەی چییە؟ دەڵێ ئەو کەسەیە کە زۆر حەزی لە دنیاە و دڵی بەلای دنیادا دەڕواتن و هەموو ئەسباب و هۆکارەکانی گرتنە دەستی ئەو دنیای تێدا مەوجودە، بەڵام لەبەر خاتری خوا، لەبەر ڕەزامەندی خوا و طموحەن لە بۆ ئەو پلە و پایەی بەهەشت، ئەو پیاوە دەستبەرداری بەشێکی زۆری ئەو مەلەذات و خۆشیانە دەبێتن. ئەوە دەرەجەیەک کابرا زاهیدە. برا شیرنەکانی خۆم، ئینسان ئەگەر بۆ نمونە ئیشتیهای خواردنی نەبێ، وانە ئەگەر ئیشتیهای خواردنی نەبێ، خواردنەی لە پێش دانێن، کاکە بەخوا پێم ناخورێ، کە پێت نەخورا هیچ حونەری نییە. حونەری ئەوەیە پێت بخورێت و نەیخۆی، فەڕەزنا. پارەت دەبەرچێدا بێ خراپەت پێ بکرێ نەیکەی، پەساپۆرتت دەبەرچێدا بێتن، ڤیزەی هەموو وڵاتانت هەبێ، لە ترسی خوا نەچی بۆ خراپە و خراپەکاری بۆ ئەو شوێنانە، دەسەڵاتت هەبێ خراپەی نەکەی. دائما نفسی ئینسان ئین النەفسە لەئەمارەة بالسوء، ئەو ئەمارەیە ئەو ڕێژمەکەی بگری بەدەستەوە. ئەو جابرا شیرنەکانی خۆم، دەرەجەی دووەم ئەوەی کە ئارەزوومەندانە وەکو بڵێ دەستبەرداری دنیا دەبێ، کەس بە زۆری وای لێ نەکردووە. ئەوەی دووەمی شێخاڵی سێمیشان هەر ئەوەیە. و لەبەرچی دێتن ئینسانێکی ژیر و عاقڵە بەراوردێک لە مابەینی دنیا و دوا ڕۆژ دەکا، تەماشە دەکاتن دوا ڕۆژەکە زۆر چاکتر و باشترە بووی. والآخرة خير وابقى. خەیڕون سیغەی تەفضیلە، زۆر زۆر باشترە و بەردەوامیشە. شتێکی کاتێت و بەردەوام کەی بە شتێکی هەمیشەیی، ئەوە ئینسانی عاقڵ شتە هەمیشەیەکەی هەڵدەبژێریتن. ئەو جەبرا بەڕێزەکانی خۆم، ئەو دەرەجەی دووەم وەکو ئەوی وایە کابرا دەرەمێکی واز لێبینیتن بۆ دوو دەرهەمان، دینارێکی واز لێبینیتن بۆ دوو دیناران، خۆشیەک واز لێدێنی بۆ خۆشیەکی هەمیشەیی. ئەوەش زاهیدە، بەڵام دەرەجە دووە. یعنی چەند ئینسان ئیشتیاق و حەز و ئارەزووی زیاتر بن، ئیشتیاق و حەز و ئارەزووی خۆی کە بتر کاتن، پلە و پایی بەرزتر دەبێتنەوە ئینسانەی، پلە و پایی بەرزتر دەبێتن. لەبەرەوەش تەماشەکەن.
ئەو فەرمودەیە دائیمەن شتی زۆر عەجایبی تێدایە قەت لەبەری کەن و لە فکرتان نەچی کە دەفەرمێ سەبعەة یوظلهم الله في ظله يوم لا ظل إلا ظله. طبعا هەندێک لە مامۆستایان خوا عەفیان کاتن یان ناچنە قوڵایی بابەتەکەی و یان بە هاکەزای دەڵێن لە سێبەری خوای، خوا سێبەری نییە، یان سێبەری عەرشی خوای، عەرشی خوای پەروەردگار سێبەری نییە. ئەو سێبەرە مەبەستی ئەو نییە، نەمەبەستی پێ سێبەری خوایە چونکە خوا تەبارەک و تەعالا سێبەری نییە و عەرشی خوای پەروەردگاریش مەبەستی نییە سێبەری هەبێ. شێخ عوثەیمین ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ خوای گەورە لە ڕۆژی دواییدا سێبەرێک خەڵق دەکات، دروست دەکات، سێبەرێک خەڵق دەکات، دروست دەکات، حەوت سنفان لە ژێر ئەو سێبەرەی ڕادەگرێت. تەماشەکەن یەکێک لەوانە گەنجێک ئافرەتێکی جوان و شۆخ و شەنگ بۆ مەسەلەن ناڵێ ئافرەتێکی جوان و ئافرەتێکی ڕۆکپێک گەنجێک ئەوەی کە دائیمەن ئەگەر متاوعە ئەگەر تەکلیف و داواکاریەکە لە لای ئافرەتەکە نەبێ، ئەگەر خۆ تەسلیمکردنەکە لە لای ئافرەت نەبێ، پیا و حەدی نییە بە خەرابەت چاوی لە ئافرەت کات. کەنجین ئافرەتەکە گڵۆپی سەوزی پێ کرد، ئەوجا پیاوەکە دەتوانێت دەست درێژی و ئیشی فاحیشە بکە، خوا پەناماندات. لەبەرەوە دەفەرمێ گەنجێک کە ئافرەتێکی جوان و ڕێک و پێک تەکلیفی لێ دەکات، داوای لێ دەکات، وەکو خێزانی عەزیزی مصر کە تەکلیفی لە یوسفی کرد عەلەیهی سەڵات وسەلام فەرمی مەعاذ الله، پەنا دەگرم بەخوا، خۆشیەکانی بۆ هاتوون، ئەسبابەکان مهەیئن، بەڵام لە ترسی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا و نەفسیشی هەیە، حەز و ئارەزووشی هەیە، حەز و ئارەزووەکە پێی خۆشە، حەز و ئارەزووەکە پێی خۆشە. ئەوە نەبێ کابرا بڵێ وەڵا هەر یعنی کابرا کە پیاوەتی نەماوە و یانەوەتە شەهوەتی نەماوە و یان هەر خۆی ڕقی لەو شتانەیە. ئەگەر لە ترسی خوای تەبارەک و تەعالا ئەو فاحیشەی نەکرد، ئەو پلەپایە بەرزەی دەست دەکەوێت کە ئینسانێکی زاهیدە و ئینسانێکی بەکەم تەماشای خۆشی و خۆشگوزەرانیەکانی دنیا دەکات. برا شیرنەکانی خۆم ئەگەر تەماشە بکەی ئەسڵی زوهد لۆتان کورت کەمەوە چییە؟ بەراوردکردنی خۆشی و خۆشگوزارانیەکانی دنیان، بەراوردکردنی خۆشی و خۆشگوزەرانیەکانی دنیان کە کاتین بەچی؟ بە خۆشی و خۆشگوزەرانیەکانی دوان ڕۆژ کە هەمیشەین، ئەوەی کە کاتیە دەست لە هەندێکیان هەڵدەگری، مقاتعی ناکەی، بەقەدەر پێداویستی خۆت بەکاریان دێنی بە حەڵاڵی بۆی کە ئەوەی دیکە دەستکەوێ بە هەمیشەیی. تەماشەشکەن ئەو خۆشی و خۆشگوزەرانیانەی کە خوا تەبارەک و تەعالا خەڵقی کردوون بۆ ئێمەی ئینسان و بۆ بەشەریەت لەسەر ڕووی زەوی، هەر شتێک لەوانە زێدەڕۆی تێدا بکەی بەخراب بەسەرت دادەشکێتەوە. وەرە خواردن زیاتر بخۆ کە حەڵاڵە، کە نیعمەتە، کە هۆکاری ژیانی ئینسانە لەسەر ڕووی زەوی، زیاتر بخۆ پێت تەسەموم دەکەی، بەخراب بەسەرت دادەشێتەوە، ئیسراحەتت لێ تێک دەداتن. شەکر زیاد بخۆ تووشی نەخۆشی شەکرت دەکات، چەوری زیاد بخۆ تووشی چەوریت دەکات، تووشی زەختت دەکات. ئەو شتانە دەبێ بزانی کو بەکاریان دێنی. ئەگەر ئینسانیش خۆی لە خەت نەدا، خوای گەورە تەبارەک و تەعالا قاعیدەی بۆ داناوین، وەڵڵاهی مڕاعاتی ئەو قاعیدەی بکە لە زۆرێک لەو نەخۆشیانەی کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بەڵاو موسیبەتێکەوە ڕۆ بڵاو بوونەوە لەو دەور و بەرماندا دەپارێزری. کولو وەشڕەبوو، بخۆن و بخۆنەوە، ئاوە بەڕەهاینە وەڵڵا، وەلا توسریفو، ئیسراف مەکە. ئیسرافەکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام پێناسەی کردووە. چۆن پێناسەی کردووە؟ نەیفەرمووە پێناسەی ئیسرافە، بەڵام فەرموودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بۆ موعامەلەکردن لەگەڵ حەڵاڵەکان، لەگەڵ خواردن و خواردنەوەکان دەفەرمێ
ئەگەر هەر دەتوێت کابرای گوتی تەمەتوعکەی بە حەڵاڵەکان بە خواردن و خواردنەوە مەعیدەت بکە سێ بەش، بەشێکی بۆ خواردن، بەشێکی بۆ خواردنەوە، بەشێکی بۆ هەوە. بزانە تووشی چ دەبی تووشی چ نابێ. بە ڕۆژوو بن قالبتان ساغ دەبێ. سووم و تەسوح. ئەو جەبرا شیرنەکانی خۆم بینە سەر دەمی دنیا. هەندێک کتابان دەخوێنیەوە وا لەو دنیا بەستە زمانەی دەکەن کابرا دەڵێ وەڵی هەر یعنی باشە دیم مادام دنیا ئاوانێ من بۆ هاتوومە دنیا. ها؟ ئەدی مادام هەندە ئەو دنیا بەکە لە کچنایە ئەو ڕێک و پێچی و ئەو نیزامە دەقیق و ئەو بەزم و ڕزمەی بۆ چ بوو؟ ئەی بۆ هەموو خەڵکی لەسەر ئەو هەموو خەڵکە دەکوژرێ، ئەو هەموو موسڵمانی تێدا ئەزیەت دەدرێ، ئەو کافر و زاڵ مستەمکارانی تێدا دەسەڵاتدارن. برا شیرنەکانی خۆم، ئەگەر متابعی ئاەت و فەرمودەکانی پێغەمبەری خوا بکەی عەلەیهی سەڵات وەسەلام، لە هیچ شوێنێکدا نەهاتووە خوای گەورە زەمی شەو و ڕۆژ بکاتن. خۆی پێکێنەری ئەو دنیای ئێمە چییە؟ شەو و ڕۆژن. زەمی شەو و ڕۆژ ناکرێ. خودی زەمەنەکەی بەڕاستی شتێکی پیرۆز و مبارەکە. خودی زەمەنەکان، خودی شەوەکەی، خودی ڕۆژەکەی شتێکی پیرۆز و مبارەکە. ئینسان دەتوانێت لە شەوێدا لە ڕۆژێدا کۆمەڵە ئەعمال و کردەوەیەک بکاتن کە خوای گەورەی تەبارەک و تەعالا لێ ڕازی بێت. ئەوانەی کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بڕیاری داوە لێیان ڕازی بوو لە پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام، لە پیاوچاکان، لە سوڵەحا، ئەوانە کار و کردەوەکانیان لەکوێ کردوون؟ لەسەر کەوکەبێکی دیکە؟ لەسەر حەسارەیەکی دیکە؟ نا، هەر لەو شەو ڕۆژەیاندا کردوون. لەبەرەوەش ئیمامی ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ئامۆژگاری عومەری کوڕی خەتاب دەکا، دەفەرمێ عومەر هەندێک کار و کردەوە هەن خوای گەورە لە شەوێ قبولیان دەکات، لە ڕۆژێ قبولیان ناکاتن. ئەوە مهمە، ئەو تێڕوانینە مهمە، بزانی لە چێن دەرێ کار و کردەوە دەکەین. هەندێک کار و کردەوە خوای گەورە لە ڕۆژێ قبولیان دەکات، لە شەوێ قبولیان ناکاتن. بۆی کە ئینسان بزانی بەرنامەڕەژی بۆ کار و کردەوەکانی خۆی بکاتن. ئەو جا تەماشەکەم برا شیرنەکانی خۆم. خوای گەورە کو دوو ئاەتی باس کردوون شەو و ڕۆژ بۆ کەسانێک کە فکر بکەنەوە، بیر بکەنەوە، عیبادەت و خواپەرستی تێدا بکەن. لەبەرەوە لە ئەثەرێکدا هاتووە برا شیرنەکانی خۆم دەفەرمێ ئین هذا الليل والنهار خزانتان فانتظروا ما تصنعون فيهما. شەو و ڕۆژ دەڵێ وەکو دوو دەفری گەورەوان، بزانن داخوێەوە چی تێدەکەن. هەر شەوێک هات، هەر ڕۆژێک هات نایەتەوە جارێکی دیکە. لەبەرەوە مجاهد دەفەرمێ ما من يوم إلا يقول يا ابن آدم يا ابن آدم قد دخلت. هەر ڕۆژێک هات دەڵێ ئەی بەنی ئادەم ومن هاتم بۆ لای تۆ ولن أرجع إليك بعد اليوم فانظر ماذا تعمل في هذا فانقضى وطوى ثم يختم عليه فلا يفك حتى يكون الله هو الذي يقضيه يوم القيامة. هر روجێک کە دێتن دەفەرمێ ئەی بەنی ئادەم من ڕۆژێکی نوێم بە فرسەت بزانە کار و کردەوەی چاکم تێدا بکە. ئەو ڕۆژە کە ڕۆژ ئاوا بوو دەپێچرێتەوە، چۆن نامەیەکی دینی خەتمی دەکەی و دەیپێچیەوە و کۆتایی پێدینی دەفەرمێ حتا خوای پەروەردگار نەیکاتەوە ناکرێتەوە جارێکی دیکە. ڕۆژی قیامەت خوای پەروەردگار تەماشا دەکات ئەو عەبدەوی دە و ڕۆژەیدا چی کردووە، چی ئەنجام داوە. خۆشبەختی بۆ ئەو کەسانێک کە ئیشی چاک دەکەن لە ڕۆژەکانیاندا، خۆشبەختی بۆ ئەو کەسانەی کە ئیشی چاک دەکەن لە شەوەکانیاندا. ئەوە زۆر مهمە خۆشەویستانی خۆم. ئەو جا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە دەفەرمێ من قال سبحان الله وبحمده غرست له نخلة في الجنة، مەبەستی پێخۆنی لەسەر کەوکەبێکی دیکە ئینسان ئەو ذکرەی دەکا لەسەر ئەو دنیاەیە دە ڕۆژێدایە. کەواتە ئەسڵی ذەمی شەو و ڕۆژ بۆ خودی شەو و ڕۆژەکەی نییە، بۆ تەقسیری ئینسانەکانە. لەبەرەوەش خۆشەویستانی خۆم لێرانەدا هیچ نەسێکمان نییە کە بێتن زەممی چ بکاتن، زەممی چیایەکان بکە، زەممی دارەکان بکە، زەممی ڕووبارەکان بکە،
زەمی ئەو هەموو جوانی و ڕازاوایی ئەو دنیای بکاتن. ئەی چییە؟ ئەو هەموو زەممەی کە هاتووە لە ئایەت و لە حەدیسەکان برا شیرنەکانی خۆم، زەممەکە بۆ کار و کردەوەی ئینسان دەگەڕێتەوە. هەڵس و کەوتێکی خراپی ئینسان بۆ ئەو دنیای کە تێیدا دەژیتن. لەبەرەوە عولەما ڕەحمەتی خۆیان لێبێ دەفەرموون خەڵک دەبێتە دوو بەش بۆ تێڕوانینی بۆ دنیا. بەشێکیان قەناعەتیان وایە کە زیندوو بوونەوە نییە، حەشر و حیساب نییە، کابرا کەمر جارێکی دیکە تەواو کۆتایی بە ژیانی لێتن. لەبەرەوەش وەکو گورجی هار ئەو جۆرە ئینسانانە بەردەبنە ئەو دنیایی، بەردەبنە زوڵم و ستەم، دەیانەوێ حەز و ئارەزوەکانی خۆیان بە هەموو هۆکارێک جێبەجێکەن. ئەلغایەت تبەڕیر الوەسیلە، ئەوە شیعاریانە. مهمە تو بگەی هەدەفەکەی خۆت، جا درۆ دەکەی، ئیختیال دەکەی، خەڵک دەگوژی، تەزویر دەکەی، هەرچی کە پێت بکرێ دەیکەی، بۆ چکە قەناعەتی نییە کە ڕۆژێکی دیکە هەبێ لێپرسینەوە هەبێت. ئەسڵی ذەممەکەی لەسەر ئەوانەیە، لەسەر کار و کردەوەی ئەوانەیە. لەبەرەوەش خوای پەروەردگار چ دەفەرمێ؟ دەفەرمێ ئین الذین لا یەڕجون لیقاءنا. ئەوانەی کە لا یەڕجون یانی چی؟ ئەوانەی کە باوەڕیان نییە کە ڕۆژێک دادێ ڕوبەڕووی ئێمە دەبنەوە، باوەڕیان نییە ڕۆژێک دادێ کە ئەوانە ئێمە ڕایان دەگرین و لێپرسینەوەیان لەگەڵ دەکەین. وەڕەضوا بالحەیاتی الدنیا، وەڕازیش بوون بە دنیا. ئەو جا دەفەرمێت چی؟ وەطمەئەنوا بیها، یعنی کە تەماشەی زاڵ مستەمکاران دەکەی وەڵڵەهی سەرت سوڕ دەمێنیت. باشە ڕۆژێک لە ڕۆژان دەڵێ ناپرسن ئەوانە دەمرن، ئەوانە حیسابیان لەگەڵ دەکرێ، ئەوانە محاسبە دەکرێن. باشە ئەو هەموو زوڵم و ستەمەی کە دەیکەن ئاخر لێپرسینەوەیان لەگەڵ دەکرێ، بەلاش ناڕواتن. ئەو جا دەفەرمێ والذین هم عن آیاتنا غافلون. زەمی ئاەتەکان ناکە، ئاەتەکان مەبەستی چییە؟ پێ ئەستێرە و مانگ و ڕۆژ و شەو و مەبەستی پێدار و بەرد و ئاو، ئەو هەموو ئاەت و علامەتن، خودی خۆی ئاەت و علامەتە، بەڵام چییە؟ غافڵە. بۆ چووکە باوەڕی بە دوا ڕۆژ نییە، باوەڕی بە لیقای خوای پەروەردگار نییە. ئولائیکە مەئواهم النار، ئەوانە شوێنیان دۆزەخە، خوای گەورە پەناماندا بیما کانوا یەکسیبون. ئەسڵی زەممەکە لەسەر چیە؟ لەسەر کەسبەکەیە، لەسەر کردەوەکەیە، لەسەر عەمەلەکەیە. صنفی دووەمیان برا بە ڕێزەکانی خۆم کەسانێکن کە باوەڕیان بە دوا ڕۆژە، باوەڕیان بە قیامەتە. ئەوانش دەبنە سێ سنف. نازانم ئەگە کاتمان زەحمەتە بوارمان پێ بدا کە هەرسێکی باسکەین، بەڵام پاشەگە ئەوەندەمان مابێ باش تەماشەکەن. ئەوانە دەبنە سێ سنف. خوای پەروەردگار تەبارەک وتەعالە کە باسی کردوون لە ئایەتدا ئەو سێ نەفەرانە، ئەو سێ سنفانە، یەکەمیان کە سابق بالخەیڕات، دووەمیان مقتەسید، سێمیان ظالم لنفسه. ئەوە هەر سێکیان برا بە ڕێزەکانی خۆم لە سنفی مسلمانان حساب دەکرێن، ئاگاتان لێبێت. بەڵام پلەکەیان چۆنن؟ سابق بالخەیڕات کابرا ئیماندارە، لە هەر شوێنێکی چاکەیەکی ببینیتن پێشی خەڵکی دەچی دەیکاتن، پێش ناکە، ئینتیزار ناکە خەڵک پێی بڵێت. ئەوە زۆر مهمە بۆ ئێمە، بۆ ئەو کەسانێک کە کاری ئیسلامی دەکەن، بۆ ئەو کەسانێک کە ئەمر بە چاکە و نەهی لە خراپە دەکەن. چاوەڕێی پاداشتی باکەس نەکەین برا شیرنەکانیەوەم، چاوەڕێی چەپڵەی باکەس نەکەین، چاوەڕێی تەلەفۆنی کەس با نەکەین، چاوەڕێ نەکەین کابرات شکر و تەقدیرت بۆ بنێریتن. لە هەر شوێنێکی کەم و کوڕیەکە بوو خۆت بە پەرپرس بزانە، خۆت بە ساحێب بزانە، بڕۆ بیکە. زامە بەسەرەوە نییە بڵێ مۆڵە چوارچەوەی ئەحزابی نا هەموو خەڵکی مسلمانینە لە هەر شوێنێکی کەم و کوڕێک تامینی خۆت بە خاوەن بزانە و چاچکە، لە هەر شوێنێکی خەڵەلێکت بینی ئەمر بە چاکە بکە و نەهی لە خراپە بکە، خۆت بە خاوەن بزانە. لە تاعەت و عیبادەت پێش خەڵکی کەوتۆتەوە، لە ئەمر و نەهی پێش خەڵکی کەوتۆتەوە، لە هەر شتێکی کە پێویستی بکا پێش خەڵکی کەوتۆتەوە. ئەوە سابق بالخەیڕات.
ئەوەی دیکەوە منهم مقتصد کەچیە دڵە بەخوا من تااقەتی ئەو سەر ئێشەیەم نییە لەوانەیە جارێکی ئەمر بە چاکەونەی لە خراپەی کردی بە زبری وەڵامیان دابی تۆ تۆبەی کردو کاکە کاتێک کە یەکێک لە پیاوچاکان نەسحەتی کوڕەکەی خۆی دەکات چ دەفەرمێ وأمر بالمعروف وانهى عن المنكر ئەو جا چ دەفەرمێ واصبر على ما أصابك ئەمر بە چاکە بکە و نەهی لە خراپە بکە بەڵام سەبرت هەبێ لەوەی کە تووشت دێ لەسەر چی خۆم چی خراپم نەکرد کە بابە با کوڕمە تو کە دەڵێ خەڵکی ئەوەی مەکە کە حەزی لێتی کە حەرامە کە دەڵێ ئەوەی بکە کە پێویستە و واجبە بە دەبینی کابرا پێی ناخۆشە دەڵێت تو تەداخولی ژیانی من دەکەی ئەتۆ بەرامبەر حەز و ئارەزوەکانی من دەوەستیەوە لەوانەیە ئەزیەتتدا لەبەرەوەی دەفەرمی وەصبر ناڵێ وەترک الأمر بالمعروف والنهي عن المنكر دەفەرمی وەصبر على ما أصابك دەڵێ بەردەوام بە لەسەر ئەمر چاکە و بەنەهی لە خراپەت بەڵام سەبریشت هەبێ لەسەر ئەوەی کە تووشت دێتن ئەو جەبرا شیرنەکانی خۆم ئەوە بەس واجبات دەکات نوێژەکانی خۆی بە مەزبوطی دەکات ڕەمەزانێ بە ڕۆژوو دەبێ ئەگە پارەی هەبوو زەکاتی دەداتن بەڵام ناچێتە سەر ئەو زیادەکانی دیکە بۆی کە بەرەو خوا نزیک بێتەوە ئاخریان برا شیرنەکانی خۆم ومنهم ظالم لنفسه ئەوەی کە ظالم لنفسه چییە ئیمانی هەیە عیباداتیشی هەیە بەڵام تەقسیرێش بە خراپەکان ناکاتن لە هەر کون و قوشبنێکی خراپەیەکی بۆ دروست بوو پەلاماری دەداتن ئەوە زوڵمی لە نەفسی خۆی کردووە ئەوانە هێرسێکیان ئەوەی یەکەمیانەوە هەریتەوە بەهەشتیە و ئەوەی دیکەشیان هەر بەهەشتیە ئەوەی دیکەشیان ئەگەر خوا عەفوی نەکاتن دەسووتێتن بەقەدەر گوناه و تاوانەکانی خۆی دوای دەچێتە بەهەشت بەڵام گرنگ ئەوەیە لە سنفی یەکەم نەبین کە باوەڕمان بە دوا ڕۆژ و بە حەشر و حیساب و واز لە کردەوە عەمەل نەینین و بڵێن وەڵا خوای گەورە غەفوور و ڕەحیمە ئەویش ئەوە فێڵ لەگەڵ خۆمان دەکەین لەبەر برا بەڕێزەکانی خۆم ئەو بابەتانە بابەتی هەستیارن لە دەرسەکانی داهاتوو محاضەرەیەکی دیکە لەسەر زەرەرەکانی خۆشەویستی دنیا و دەچینە سەر بابەتی تر ئەو جای خوای گەورە عاقبەتمان خێر کاتن و ئەو دنیامان بۆ بکاتە سەفینەی نەجات و بۆمان بکاتە سەفینەیە کە بتوانین بەرەو دوا ڕۆژ بەسەریدا بپەڕینەوە خوای گەورە تەبارەک و تەعالە لە هەموو لایەکمانی قبول کردبێتن والسلام عليكم ورحمة الله وبركاته